بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەژمارە قسە لەسەر ئاماری هاوردە و هەناردەکردنی شتومەک و کاڵە لە 2022 بۆ هەرێمی کوردستان دەکەین بە قەبارەی زیاتر لە 15 ملیار دۆلار شت لە دەرەوە هاوردەکراوە و بە قەبارەی 672 ملیۆن دۆلار شت هەناردەی وڵاتانی دەرەوە کراوە لەگەڵمان بن بە ژمارە بۆتان ڕوون دەکەینەوە. ئەگەر سەرەتا لە هاوردەکردنەوە دەست پێ بکەین قەبارەی هاوردەکردن بەپێی ئاماری یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان قەبارەی هاوردەکردن لە 2022 15 ملیار و 403 ملیۆن و 480 هزار دۆلار بووە 5204 مۆڵەتی هاوردەکردن دراوە بە بازرگانان بۆ ئەوەی شت لە وڵاتە جۆرا و جۆرەکان هاوردە بکەن دیارە ڕێزبەندی وڵاتان بە پلەی یەکەمەوە لە تورکیاوە شت هاوردەی هەرێمی کوردستان کراوە بە پلەی دووەم وڵاتی ئێراندەی اینجا وڵاتانی تر بینە سەر ڕیزبەندی ئەو کەلوپەر و کاڵانەی کە هاوردە کراون بە پلەی یەکەم خۆراکە کە زیاتر لە 30 شتێک کە هاوردە کراوە خۆراک بووە بەروبوومی کشتتوخاڵیە بە پلەی دووەم بە پلەی سێم ڤێتەر نەریە بە پلەی چوارەم ئاژەڵی زیندووە بە پلەی پێنجەم کەلوپەلی پزیشکی هاوردەی هەرێمی کوردستان کراوە. سەبارەت بە داهاتی ئەو قەبارەی ئەو 15 ملیار دۆلاری کە لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان کراوە لە 2022 داهاتی گومرگ و باج لە خاڵە سنووریەکان تریلیۆنێک و 500 میلیار دینار بووە دیارەمە تەنها داهاتی حکومەتە لە ئێستادا بەشی زۆری داهاتی خاڵە سنووریەکان بە ڕێژەی لە 180 داهاتی خاڵە سنووریەکان بۆ کۆمپانیا حیزبیەکان لە دەواازە سنووریەکان لە هەردوو زۆنی زەرد و سەوز ئەوەی کە حکومەت بۆی دەمێنێتەوە لە 120 داهاتی خاڵە سنووریەکانی بۆ دەمێنێتەوە. قەبارەی هەناردەکردن ئەگەر بینە سەر قەبارەی هەناردەکردن 672 ملیۆن و 767 هزار دۆلار بووەواتە نەگەیشتۆتە 1 ملیار دۆلار قەبارەی هەناردەکردن لە کاتێکە بای زیاتر لە 15 ملیار دۆلار شت لە دەرەوە هاوردەکراوە ئەمەش دەرەنجامی ئەوەیە کە لە ناوخۆ کەرتی ئابووری کەرتە ئابووریەکان لە ناوخۆ وێران کراون و بە ڕێژەی لە 196 شت هاوردەی هەرێم کراوە و هەناردە لە 104 بۆەوەی کەیمە نردومانە دەرەوە لە 104 شت ڕۆشتۆتە دەرەوە لە بەرامبەردا لە 196 شتمان لە وڵاتانی دەرەوە هاوردە کردووە مش دەرەنجامیەوەی کە حکومەت کەرتە ئابووریەکانی لە ناوخۆدا وێران کردووە. مۆڵەتی هەناردەکردن ئەو مۆڵەتانەی کە دراون بۆ هەناردەکردن 120 مۆڵەت لە دەواازەی سنووری ئیبراهیم خەلیلەوە بووە 22 لە باشماخەوە بووە 18 مۆڵەت لە حاجی عومەران بووە 5 لە فڕۆکەخانەی هەولێر بووە لە کاتێککە هەرێمی کوردستان خاوەن زەویەکی بەپیت دەستی کار سەرچاوی ئاوە بۆ نمرە خاوەنی دەشتی بەناوبانگی شارە زوور بیتوێن و کۆمەڵک دەشتی ترە کە ئەگەر حکومەت گرنگیان پێدا دەکرێت ببنە بە سەبەتەی خۆراک بۆ وڵاتانی بۆ عێراق و بۆ وڵاتانی دراوسێش بەڵام ئێمە دەبینین بۆی فەرامۆشکردنی کشتتوخاڵە ناوخۆوە زۆرترین شت لە دەرەوە هاوردە کراوە. بینە سەرەوەی کە هەناردەی دەرەوە کراوە چی هەناردەکراوە هەنار ڕەوانەی وڵاتانی دەرەوە کراوە ڕوو بە هەناردە کراوە هەرمێ هەنجیر ترێ هەنگوین نانی تیری سەرۆک یەکێتی هاوردە و ناردنکاران باسی لەوە کردبوو کە نانی تیری لە مارکێتەکانی وڵاتانی ئەوروپا مەرغوبی زۆری لەسرە ئاوی کانزایی بە هەمان شێوە کانزایی تێکشکاو ڕۆنی ئۆتۆمبیل ڕەوانەی دەرەوە کراوە ئەوەی کە بینیتان قەبارەی هاوردەکردن و هەناردەکردنی شتومەک بوو کەمە دەبینین کە بەڕێژەیەکی زۆر شت لە دەرەوە هاوردەکراوە هەرێمی کوردستان بۆتە هەرێمێکی بەکاربەر و بۆتە شوێنی ساکردنەوەی کاڵای وڵاتانی بیانی بەڵام لە بەرامبەردا بەرهەمی ناوخۆ پاشەقشەی زۆری کردووە و بڕێکی کەم شت هەناردەی دەرەوەکرامەش بەهۆی ئەوەی کە حکومەت بەرهەمی ناوخۆی فەرامۆش کردووە زیانی زۆری لە کەرتە ئابووریەکان داوە بەخوای گەورەتە نەسپێرین خواتان لەگەڵ